بە سەپەرشتی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لەگەڵ بەڕێوەبەرایەتی وەرشی سلێمانی پاڵەوانێتی شترنجمان ئەنجاماوە بۆ سنووری زانکۆکانی شاری سلێمانی کە زیاتر لە 10 زانکۆ بەشدار بووە لە پڕان و لە کچان. من وەک سەرپەرشتە لە بەڕێوەبەرایەتی وەرشی سلێمانی بە هاوکاری زانکۆی قەیوانی نێودەوڵەتی ئەم پاڵەوانێتمان ڕێخستەوە کە ماوەی 2 ڕۆژە خەیانەت زیاتر لە 10 زانکۆ پەیمانگا بەشدارن بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەرایەتەکەمان بەردەوام وە ساڵانە چالاکی بەردەوامی هەیە. ماوەی پاڵەوانتیەکە 2 ڕۆژە خایانە ئەمڕۆ لەگەڵ سبەینە کە پێنجشەمەیە کۆتایی پاڵەوانتیەکە ئەنجامەدرێ. یاریەکان بە پێی سیستمی سویسی ئەڕوا بەڕێوە 7 یاریە ئەمڕۆ هەوڵەین 4 یاری ئەنجامبین و سبەینە 3 یاری ئەنجامین دوتر لە کۆتاییە یەکەمەکان دەستنیشانەکرێن. ئاستی پاڵەوانتیەکە زۆر بەهێزە کوڕان و کشانە یاریزانی هەڵبژاردەی عێراقمان هەیە هیوادارین لە ئایندەیە ئەنجام بدرێت لەسەر ئاستی کوردستان و عێراق پاڵەوانتیەکە و زانکۆکانی شاری سلێمانی سەرکەوتن بەدەست بێنن.